کاندەم باش زانیاری دوا زانیاری سەبارەت ئەو ڕەوشەی ئێستای قەزای دووبس. کارسلااون بێ وا دیارە شەڕەکە نزیکەی 2 کاتژمێر بەردەوام بوو ئەوەی کە کێشە بوو چەکدارێک ڕۆشت بووە ناو بینای بنکەی پۆلیسی دبزەوە وا دیار هێز ئەمنەکان بەهۆی ئەوەی کە ئەو چەکدارە چوو بۆ نێو جبەخانەی بنکەکەەوە نانەتوانی تەقا بکەن و نانەتوانی بچنە ژوورەوە چونکە ترسی ئەوە هەبوو کە جبەخانەکە گڕ بگرێ و ئەو چەک و تەقامنیانی کە لە نێو جبەخانەکان بتەقێتەوە بەڵام چەند خولەکێک بەر لە ئێستا دوای کە هێزێکی زۆری پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی پۆلیس لەو شوێنە بوونیان هەبوو توانیان کۆتایی بە شەڕەکە بێن و لە ئێستادا بینای قایمقامێتی دبزوو و بنکەی پۆلیسی دەبێت لەژێر کۆنتڕۆڵی هێز ئەمنیەکانە ئەو چەکدارانەی کە چوبوونە نێو بیناکە تواندا بکوژرێن و ئێستا بیناکە لەژێر کۆنتڕۆڵی هێز ئەمنیەکانە و دیارە ڕووداوەکە کاتێک ڕوویداوە کاتێک کە 2 پۆلیس لە بەردەم بنکەی پۆلیسی دبزابوونە چەکدارێک دابەزیوە دەستڕەشی گورەی لیان کردووە و ئەو 2 پۆلیسی کوشتەوە و دواتر چەند چەکدارێک هێرشیان کردوتە ناو بیناکە لە بەردەم بنکەی پۆلیسی دەبێت یەکێکیان کە خۆکوش بۆ خۆی تەقانەتەوە 2 چەکداری چوونەتە ژوورەوە چەکدارێکیان دوای ئەوەی کە ڕوبەڕووی هێز ئەمنیەکان بۆتەوە کوژراوە بەڵام ئەوەی ترکەوەکو باسم کرد چوو بۆ ناو جبەخانەکەەوە بۆیە ئەو بووە بەربەز لە بەردەم هێز ئەمنیەکان کە نەتوانن بە ئاسانی ئەو چەکدارە بنووە بیناکە کۆنتڕۆڵ بکەنەوە بەڵام لە ئێستادا حالێن بیناکە لە ژێر کۆنتڕۆڵی هێز ئەمنیەکانە. بەڵێ ڕووکان نازانێت ئەو چەکدارانە سەر بچڕای خراوی بوون چه گرۆپێک بوون؟ نە پۆلیس نە هێز ئەمنیەکان و تەنانەت ئەو چەکدارە نەخۆشیان هیچ گروپێکی چەکداری ئەوەی ڕانەگەیاندووە سەر بکەن و کە هەستاوە بە ئەنجامدانی ئەم هێرشە بەڵام ئەوەی کە هەیەەوە هێزەکانی پێشمەرگە باسیەکان وا دیارە لە بەرزایەکانی حەوزی حەویجا چەکدارانی داعش لە جمودۆڵا بوونەوە وا دیارە وەکو سەرچاوی کێسی پێشمەرگە بەێمی ڕاگەن کە ئەو نایەت ناوی ئاشکرا بکرێت وتی کە لە دوو لاوە جمودۆ لێنا بۆ یەک لە نێو قەزای دەبێت دووش لە نزیک بەرزایەکانی حەویجا لەوێ چەکدارانی داعش جمودۆڵێکیان هەبوو بۆیە بە پێی قسەی ئەو سەرچاوی پێشمەرگە وا پێچێت ئەمانە سەر بەشانە نووسەکانی چەکدارانی داعش بن و پەیوەندیەکیان هەبوو بێ هەردوو لایەن چ لە ناو شار و چ لە دەرەوەی شار پەیوەندیەکە بوو بێ کە پێکەوە هێرشکن و ئەمان لە محوەرەکانی شەڕ و ئەوانیش لە نێو قەزای دبزەوە هێرشکن بەڵام لە ئێستادا نێو قەزای دبز بە تەواوەتی ئارامە و هێز ئەمنیەکان بە تەواوەتی بڵاویان پێکراوە لە نێو قەزاکە. بەڵێ ڕووکان لە هەر زانیاریێکی تازە سەبارەت ڕەوشی ئێستای قەزای دووبس ئەگەڕینە وڵات. بەڵێ تەماشاوانێنی ژەم بەردەوام